پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیەک ناباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەسەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێ نادەن. وازات و خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی فەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارەتان باش. خۆشحاڵە من منار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 21 ئابی 2024 لە سێتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بە جارێکی تر کەیسی دەرکردنی کرێکاران لە کوردستان و لە کارگەی گرنی عێراق بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە هەمواری باری کەسێتی واتە یاسای ئەحوال شەخسی لە پەرلەمانی عێراق خوێندنەوە یەکەمی بۆ کراوە بەرنمەیەکی ترمان دەبێت و لە کۆتایشدا بەرنامەی پێشەن دۆکومنتێکی بچووکی ئامادە کردووە سەبارەت بە بڵاوکراوەی بۆ پێشەوە لە نەوەتەکاندا کە چی بووەوە چی ڕۆڵێکی گێڕاوە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانی ئێوە بە کۆمنتێک دەیخەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی ئازیز، هەرۆک ئاماژەم پێدایەکەم تەوەری ئەمڕۆمان تاوتۆکردنی جارێکی تر دەرکردنی کرێکارانە لە سەر کارەکانیان. ئەم بابەتەش تاوتۆ دەکەین لەگەڵ شاباس مەحموود، هەڵسوڕای بجووتنەوەی کرێکاری و ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار. شاباس، ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی و بینەرانی پێشەنگ تیڤ باش. بەڵێ لە کارگەی گرین عێراق پێم وابێ ساڵی ڕابردوو بوو یان پێشووتر بوو کە 14 کرێکار لە سەرکار دەرکرا بوو. ئەو بەهۆی پارێزەران و هەڵسوڕاوانی خۆبەخشی
بڵاوکراوی دەنگی کرێکار برایە دادگا و سەرنجام بەڕێکەوتن گەیشتن و قەرەبووی ئەم کرێکارانە کرایەوە. بەڵام لە هەمان کۆمپانیاوە دەبیستین کە ئەم جارە دوو کرێکار و بۆ ماوەی 2 ڕۆژە لەسەر کار دەرکراون و کە پێم وابێ وەکو نوێنەری کرێکاران دەرکەوت بوون ئەم دوو کرێکارە. هۆکاری ئەم جارە دەرکردنی کرێکاران بۆچی دەگەڕێتەوە؟ بەداخەوە جارێکی تر کە گوێبیستیەوە بین لە هەمان کارگەی گرین عێراق کە کرێکاران لەسەر کار دەرەکرێن. هۆکاری دەرکردنی ئەم دوو کرێکارە تەنها تاوانیانەوە بووە کە نوێنەرایەتی هاوڕێیانیان کردووە وەکو کرێکاران کە هەفتەیەک پێشتر یاداشتێکی سێخاڵی لەلایەن کرێکارانی ناڕازی گرین عێراقەوە لەلایەن ئەم دوو هەڵسوڕاوە کرێکاری لەلایەن ئەم دوو کرێکارەوە بە نوێنەرایەتی کرێکارانی هاوڕێیان پێشکەشی ئیدارەی کارگەیان کردو. تەنها تاوانی ئەم دوو کرێکارە ئەوەیە کە نوێنەرایەتی هاوڕێکانیان کردووە کە چەند خواستێکیان لەسەر کەمکردنەوەی سەعاتی کار و خاوکردنەوەی مەچینەکانی کارکردن کە کرێکاران بتوانن دەرەقەتی بن لە کارە و سورعەتی کەم کرێتەوە بۆ ئەو ڕێژەی کە کرێکاران لە کاتی ئاسایی ئاتوانن فریای بکەون. یعنی سورعەتی مەچینەکانی هێندە زیاترا بوو کە لە توانایی کرێکاران نەبووە کە فریای کارکردن بکەون لەسەری و کاتی زیایە و مەسلەی پشوەکانیان و هاوتاکردنی موچەکانیان کە بەشێک لەگەڵ بەشێک بۆ نمونە بەشی ئینتاج لەگەڵ بەشێکەکانی ترا جیاوازی موچە هەبووە. تەنها 3 خاڵی داواکاریان نەبووە کە بە نوێنەرایەتی کرێکاران ئەم دوو کرێکارە وەکو نوێنەرایەتی کرێکاران لەگەڵ ئیدارەیە تەرەف بوون و ئەمایان گانوە. بەڵام بەداخەوانێ ڕۆژی 19 مانگ ئیدارەی کارگە بانگیانەکە بەم دوو کرێکاراڵێ کە ئێوە هیچ کێشەیەکی یاساییتان نییە و هیچ کێشێ و هیچ شتێکی ناقانونیشتان نەکرۆ بەڵام ڕاژەی کارکردنتان لێرە کۆتایی هاتووە. بەداخەوم کرێکارانە تیانە چەندین ساڵە لەوێ کارەکە و هیچ ئیشکارێکی قانونی و یاسایی و هیچ پێشێلکارێکی کە شوێنی کاریشی نەبوو لەناو کارگەکە. تەنها هۆکارەکەی ئەوە بۆ کە نوێنەرایەتی هاوڕێیانی خۆیانیان کردو. دەمەوێت پرسم کە هەم کەیسی 14 کرێکارەکەی تری لەسەر کار دەرکراو هەمان کارگە وەکو خۆشت ئاماژت پێدا گرین عێراق کە دواترەوە بوو بە ڕێکەوتن ئەنجامگرا. چۆنە دووبارە لە هەمان کارگەوە بۆ نمونە ئەکرێت ئەوها کەیسی هاوشێوە تکرار بکرێتە و کرێکاران لەسەر کار دەربکرێن؟ بەداخەوە پێشێلکردنی مافی کرێکاران و سەعاتکاری زۆر و کاری قورس و جیاوازکردنی موچە و جۆرێک لە تەفرەقە دروستکردن لە ناو کرێکاران تەنها لە کارگەی گرین عێراق نییە، لە زۆرێک لە کارگەکانی کوردستان بەداخەوە بۆ تەفرەقە دروستکردن لە بینی کرێکار جیاوازی موچە هەیە و سەعاتکاری زیا ئیشیان پێکەن و کاری قورسیان پێکەن کە لە توانای کرێکارانە نییە. ئەم ناڕزایەتی گرین عێراقیش لەوە سەرچاوی گرتووە کە خواستیان نەبوو، یعنی کرێکاران ڕێگایەکی مەدەنی ڕێگایەکی قانونی و ڕێگایەکی یاسایی بە معنای کەلیمە بەو یاسایی لە کوردستان بەرکارە سادەترین ڕێگا و حەقی خۆیان گرتوتە بەرکە یاداشتی 3 خاڵیان ئامادە کردو و 2 نوێنەریان چووە لەگەڵ ئیدارە تەرەف بوو توێتی ئەم خواستانەمانەیە. ئیداری کارگیان تێگەیانەوە لەوەی کە ئەمە خواستی کرێکارانە بۆ هاوتاکردنی موچەکانیان و خاوکردنەوەی ئەو جیازانە کە کرێکاران فریای ناکەون و مەسەلەی پشوشتەکانیان. یعنی یاداشتێکی زۆر سادە و نۆرماڵ کە حەقی هەموو کرێکارێکە لە هەموو ناوەند و کارگەیەکە بتوانێت ئەم داوایە وەک سادەترین داوای خۆی بەرێتە پێشەوە. بەڵام یەکێ لەو ئیشکالانەی کە ئەم دوو کرێکارە دەرەکەن کارگەی گرین ئەوەیە کە ئەم کرێکارانەی کە خۆیان جۆرێک لە کەسانی قسەکەرن و جۆرێک لەو کەسانن کە وشیارێکی باشیان هەبووە لە سەرجەمی کرێکاران کە نوێنەرایەتی هاوڕێکانی خۆیانیان کردووە. بەڵام ئیشکالێ لێرە هەیە کە کرێکاران لە ناو کۆبوونەوەیکی ڕسمیان پشتیوانیەکی جدیان نەبووە لەمە، یعنی لە کۆبوونەوەیکی گشتی ناو کرێکاران ئەم نوێنەرانە هەڵبژێرێن بۆی بەیانی کە ئاوە خەتەرێک بۆ سەرم نوێنەرانەیەتە پێشەوە کرێکاران بە گشتی بتوانن پشتیوانی بکەن و خاوەندارێتی بکەن لەو خواستانەی کە خواستی هەمویان بووە.
ینی جۆرێک لەوە هەبووە ئەو ئیدارەی کارگا و هەلا خۆزێتەوە کە ئەو کرێکارانەی کە جۆرێک لە قسەکەرانن و ئەو کرێکارانەی کە نوێنەرایەتی هاوڕێکانیان نەکەن ئەبنە ئامانجی ئیدارەی کارگە و خاوەن کارگەکان بەداخەوە. هەستەکەی لە کوردستان دەرکردنی کرێکەران لەسەر کارەکانیان بێ ئەندازە ئاسانە. ئەمە بۆچی ئاواهیە و ئەکرێت چۆن چی بکرێت بۆ ئەوەی کە هێندە کرێکار دەرکردن لەسەر کارەکەی ئاسان نەبێت؟ بەداخە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە یەکێکە لە وەزارەتە تایبەتمەندانەی کە تایبەتە بە حەق و مافی کرێکاران لە کوردستان بەجددی لە پای حەق و مافی کرێکاران ناڕوات. یعنی جۆرێک لە جۆرەکان خەمخۆریەکی وایان نییە بۆ مەسایلی کرێکاران و لە سەرکاردەرکردنی کرێکارانی ژێچێکە لە خەتەرە گەورەکان لە ناوەندەکانی کار و لە کارگەکانە. بەداخەوە سەرمایه‌داران و خاوەنی کارگە و پرۆژەکان هەر کاتێ بیانەوە کرێکاران دەرەکەن و لایەنە بەرپرسەکانی وەک بەڕێوەبەرایەتی کار و وەزارەتی کار نایەنە جواب لەسەرەمە. بەداخەوە لە کەیسی گرینی شاو چواردە کرێکارەی کە پێشتر دەرکران ئێمە هەرو کاتی کە دەرکران وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار بە تەواوی توانە پشتیوانیمان لێکردن. تەنانەت نوێنەرانی ئەو کرێکارە دەرکراوانەمان لەگەڵ خۆمانە بردە شاری هەولێر وەزیری کارمان بینی وەک دەنگی کرێکار و نوێنەری کرێکاران داوامان لێ کرد کە پشتیوانیان بکەین. ئەو کات و بڕیاریان ناوە وعدیان ناکە بۆ کەی 34 کرێکارە وەزارەتی کار پارێزەری خۆی بخاتە گەڕ بۆ گەڕانەوە بۆ سەرکار و دابینکردنی مافەکانیان و جارێکی تر گەڕانەوەیان بۆ سەرکار. بەڵام ئێمە چەند ڕۆژێک ئەو کات چاوەڕێمان کردن هەتا وەزارەتی کار بزانین چ جوڵەیەکەکا بۆ جێڕانەوە بۆ سەرکاریان لانی کەم وەرگرتنی حەقی و کرێکارانەی کە بێهۆ لە سەرکار دەرکرابوون. ئەوە بوو وەزارەتی کاریش بەدەمەوە چوونێکی نەبوو بەداخەوە بڵاوکراوەی دەنگی کرێکار بە ناچاری بەشی یاسایەکەی و پارێزەرەکانی توانیان کێشەکەی کێشەی و چواردە کرێکارە بەرنەدادگای کار و سەرنجام نزیگە بووینەوە لە بردنەوەی کەیسەکە لە بەرامبەر کارگەی گرین دەست پێشخەریەکی کرد بۆ پارێزەرەکان کە داوای کرد ڕێکەوتنی نێوان کرێکاران و ئیدارەی کارگەی گرین عێراق هاتە پێشەوە. ئەوە بوو کرێکاران نزیکەی 11 مانگێک زیاتر بوو بێکار کرابوون. تەواوی موچێ و مانگانی کە بێکار کرابوون کە بۆ هەر کرێکارێک سەر و 5,000 دلار قەرەبوویان وەرگرت و بۆ جۆرە ڕێکەوتنێک لە بینی کرێکارانی دەرکرا و کارگەی گرین عێراق واژۆ کرا و بۆ مەرجە کرێکاران کۆتاییان بە کێشەکان لەگەڵ کارگەی گرین هێنا. یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەو کەیسە کرێکاران براوە بوون و توانیان حەقی ئەو چەند مانگەی کە لەسەر کار دەرکرابوون بە تەواوی وەرگرن. بەڵام جارێکی تر هەمان کارگەی گرین عێراق بەداخەوە دیسان ئەوە 2 ڕۆژ پێش ئێستا 2 کرێکارە دەرەکات و ئێمە وەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار پەیوەندیمان کرۆ بەو کرێکارە دەرکراوانەوە و لەسەر هێڵی لەگەڵ کارگەی گرین عێراق و هەر هەوڵێک هەر شتێکە لە دەستمان دێ لە ڕووی یاسایی و لە ڕووی قانونیوانێ پشتیوانی لەو 2 کرێکارەکەین بۆ گەڕانەوە بۆ سەرکاریان و هەتا ئەم دقەیەکە لەم بەرنامەیان لەگەڵ تۆ لە هەوڵداین بۆ ئەوەی کە کرێکاران بجێڕینەوە بۆ سەرکار. ئەتر بە هەر جۆرێک ئەگەر ڕێگرتنی ڕووکردنە دادگا بێ ئەگەر بە ڕێکەوتن بێ لەگە ئیداری کارگا کرێکارەکان خۆیان ئەو 2 کرێکارە خۆیان ئیختیار بەدەست خۆیانە هەست پێشنیاریەکەن و لە هەر شوێنە دەنگی کرێکاریان پێویست بێ ئێمە تەواوی هاوکاری و پشتیوانەکانی خۆمان بۆ دەربڕیون لە هەر شوێنە پێویستیان بە دەنگی کرێکار بێەوە خۆیان هەر ڕێگای اختیار بکەن ئایا بە دانوستان ئایا بە دادگا بە هەر جۆرێک پێیان خۆش بێ ئێمە پشتیوانیانە بێت. دەوێت پرسم وەکو تریش لە باری یاساییەوە پێویستە چی ئاڵوگۆڕێک بێتە ئاراوە بۆ ئەوەی کە کرێکاران مافێکی زیاتریان هەبێت و هێندە بێماف نەبێت بۆ نمە لە سەرکارەکانیان دەرکرێن و یان وەکوتر بێمابن لە شوێنی کاریان. حتمما نەبێ بەداخەوە کە ئێستا لە کوردستان یاساکارێکی تازە نییە یاسایەک هەبوو کە بەهۆی کێشەی قانونی حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دادگای دەستوری عێراقەوە ئەو یاسای کارە وەستێنرا و ئێمە پێمان وایە جارێکی تر ئەو یاسایی کە پێشتر هەبووە کە وەستێنراوە بە بڕیاری حکومەتی عێراق پێویستی بە پیاچوونەوەیە
یەکێک لەو خاڵانەی کە ئەبێ لەو یاساکاریات جێکەوتە بکرێ ئەویش بە تەواوەتی قەدەغەکردنی لەسەر کاردەرکردنی بێهۆی کرێکارانە لە کارگەکان. یعنی ئەبێ هێڵێک دابنرێ بۆ ئەوەی کە کارگە و کۆمپانیاکان و خاوەنکار نەتوانن هەچ کاتێ ویستیان کرێکار بێهۆ لەسەر کارەکانیان دەرکەن. ئەبێ ئەم خاڵە جێکەوتە بکرێەوە بە یاسا وەزارەتی کار خۆی چاودێر بێ بەسەر شوێنکاری کرێکاران و کارگەکانەوە لە هەر شوێنێ پێشێکاری لە بەرامبەری کرێکارەکرێ لەلایەن خاوەنکار و ئیداری کارگە و سەرپەرشتیارانی کارگەکانەوانێ وەزارەتی کار ڕاستەوخۆ خۆی بتوانێت مداخلە بکە و بەو بڕگە یاسایی کە ئێمە داواکەین جێ بکرێتەوە لە یاسای کارە ڕێیان لێ بگرێ. یعنی بە قەدەخە بکرێ بەڕاستی پێویستە لەسەر کاردەرکردنی کرێکاران بەڕاستی قەدەخە بکرێت. باز لە دیاردەیەکی چەندە بەربڵاوەکەین تا ئەو ئاستەی کە ئێوەکو بڵاوکراوەی دەنگی کرێکار حتمما هەموو حاڵەتەکان گوێبیستیی بەڵام تا ئەو ئاستەی کە گوێبیستی بوون و ئاگادار بوون کرێکار لەسەر کاردەرکردن چەندە دیاردەیەکی بەربڵاوە لە کوردستاندا لە شوێنی کاردا. بەداخەوە وەک ئێمە وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار تەنها لە مودەی ئەم سێمانگی ڕابردووە چەند کەیسی لەو جۆرەمانەیە کە کرێکاران بێهۆ لەسەر کار دەرەکرێن لە شوێنێک بە بیانووی کەمکردنەوەی کرێکاران، لە شوێنێ بە بیانووی چوزانم کۆتایی هاتنی ڕاژەی خزمەت و پێویست نەبوونی ئەو کرێکارە، لە شوێنانێک بە بیانووی ئەوەی کە کرێکاران داوا و خواستیانە بوو و کرێکارانی قسەکەر بوون. یعنی کەیسی جۆر بە جۆرەیە. بەداخەوە لێرە و لەوێ خەریکا بێ بە دیاردەیەکی بەربڵاو لەسەر کاردەرکردنی کرێکاران. ئەگەر بێت و لە ڕووی یاساییەوە بەربەم لێشاوی لەسەر کاردەرکردنە نەگیرێ بە بڕوای ئێمە حاڵەتێکی خەتەر و وەترسناک بۆ کرێکاران هێنێتە پێشەوە کە کرێکاران بە ئاسانی نان بڕاو بکرێن و دەرکرێن لەسەر کارەکانیان. پەیامی ئێوە بۆ کرێکاران لە کۆتاییدا بۆ ئەوەی کە لە شوێنی کارەکانیاندا هێندە ئاسان لەسەر کار دەرنەکرێن خۆیان دەتوانن چی بکەن؟ بە بڕوای ئێمە لە هەر شوێنێک لە هەر شوێن و کارگەیەکە کرێکاران خۆیان لە ڕێگای کۆبوونەوە گشتیەکان ئەگەر سعاتێکی پشوەکانیان کاتی نان خواردن فرسەت بێنن کۆبوونەوەی ناوخۆیان بکەن، نوێنەرانی خۆیان بەڕەسمی دەستنیشانکەن. لە کارگەیەکە 300-400 کرێکاری تایە 2 بۆ 5 کەسێ بکەن بە نوێنەری خۆیانە و کرێکارانەی کە بە باشترین قسەکەرانن و جێگا متمانەی سەرجەم کرێکارانن بتوانن لە کۆبوونەوەیەکی گشتی لەناو کارگەکەی خۆیانە نوێنەرانی خۆیان دەستنیشانکەن بۆ هەر حاڵەتێکی دانوستان لەگەڵ کارگە، بۆ هەر حاڵەتێک کە ئاوا خواستێکیان هەبێت لە بەرامبەر کارگەیە، بۆ هەر حاڵەتێکە پێشلکاری لە بەرامبەر هاوڕێیان و کرێکارەکانی ناو کارگە بکرێ ئەم نوێنەرانە بتوانن نوێنەرانی ڕسمی کرێکاران بن. چونکە بەداخەوە لە کوردستانە وەک ئەزانین سندیکای کرێکاران لە ناو کارگەکانە بوونی نییە بەو جۆرەی کە بتوانێت پشتیوانی لە خواستی کرێکاران و داوای کرێکاران کە بۆیە خۆیانە بێ کرێکاران پێش هەر کەسێ لە دەوری یەک کۆ ببنەوە و لە کۆبوونەوە گشتیەکانی ناوەندەکانی کار و کارگەکان بتوانن لە کۆبوونەوە لە ناو خۆیانە ئەگەر لە نیو سعاتیشدا بێ ئەتوانن کاتی پشوەکانیان فرسەت بێنن، نوێنەرانی خۆیان دەستنیشانکەن بۆ هەر حاڵەتێکی لەم جۆرەی کە باسم کرد. ئەم حاڵەتانەیەتە پێشەوانەیە نوێنەرانێکی کە ڕسمیەتیان وەرگرت بێ لەلایەن کرێکارانەوە پشقایمتر بن و کارگە نەتوانێەوە بە ئاسانی دەریان کە و لەو شوێنانش کە فرسەتیەوە نیە کۆبوونەوەی گشتی بکرێت و نوێنەران هەڵبژێرێ ئەتوانن لێرە و لەوێ کرێکاران دەستە کرێکاریەکان پێک بێنن، ئەتر ئەتوانن لە دەستەی چەند کەسیەوە پێکی بێنن هەتا ڕێژەی زیاتر بێت حتمما قورسایی و هێز و توانای لە بەرامبەر خاوەنکار و کارگەکانە باشترە بێت، بتوانن ارتیبات دروستکەن و پشتیوانی یەکتریکەن و لەو حاڵەتانەی کە ئاوا کار دەرەکرێت هاویان بتوانن لەسەریان بێنە جواب و بتوانن پشتیوانیان بکەن و یعنی ئەگەر نوێنەرانێک ئاوا لە کارگەیەک ئەیانەوێ دەریکەن کارگە و ئیدارە نەتوانێەوە بە ئاسانی دەریکە لانی کەم بۆ سعاتێ بۆ نیو سعات هەر لە ناو خودی کارگەکان بێەوەی دەربێنە دەرەوە بێەوەی مزەهەرەیە بکەن بە جۆرێکە لەسەر کرێکاران بکەوێت تەنها بۆ سعاتێک کار ڕابگرن. یعنی ئەگەر لەمەی گرینی عێراقا بۆ نمونە وەکو پشتیوانیەک لەو دوو هاوڕێیان کە نوێنەرایەتی ئەوانیان کردووە کرێکاران بتوانن تەنها بۆ یەک کاژمێریش بێت کارگەی گرین ڕابگرێن
کارگەی گیری نەکەوێتە ژێر فشارەوە ناتوانێت وا بە ئاسانی نوێنەرانی کرێکار و کرێکاران لەسەر کار بێهۆ دەرکات. بۆ ئێمە داواکەین کرێکاران تا ئەو شوێنەیە توانن خۆیان پشتیوانی لە یەکتریکەن و پشتیوانی لە هاوڕێکانیان کەن و نوێنەرەکانیان و ئەو هاوڕانان کە قسەکەریان بوون و خواستەکانی ئەوانە گێنن لە بەرامبەر ئیدارە و کارگە و خاوەن کارەکان پشتبەتاڵیان نەکەن و پشتیوانیان کەن تا ئەو شوێنەی ئیمکانی هەیە تا ئەو شوێنەی جێگای ئیمکانە بتوانن پشتیوانی لە هاوڕێکانیان کەن و پشتبەتاڵیان نەکەن بۆی بتوانن کە شاباس لە سەر خەتماوی لەگەڵمانە داخەوە پێ ناچێت شاباز لە خەتما بێت لە گەڵمانە بەڵام ئەوەی گرنگ بوو توانیمان بەشێکی زۆر لە پرسیارەکانمان وەڵام وەرە بگرێتەوە. هیوادارم تەنها وەستانێکی چووک بێت و بتوانم دو پرسیارم لە شاباز یان توانن پشتیوانیان کەن و بەڵێ ببوورە دەنگەکانت قەتعی تێکە و شاباز لەسەر خەتماوی لەگەڵمان. بەداخەوە کێشەی تەکنیکی هاتە پێشەوە نەمانتوانی دو پرسیارمان لە شاباز بکەین بەڵام کێشەی تەکنیکی بەردەوام بووە گفتوگۆکەمان سەبارەت بە هەموارکردنەوەی باری کەسێتی لە عێراقدا پێم وە بەش توانیمان شاباز بێنینەوە سەرخەت. شاباز لە سەرخەتی ئێستا گوێت لە دەنگمان هەیە لەلای منەوە کێشەی بۆ دروست بوو بەوەی کە خەتی من بسڕا بەڵێ کێشەنە ئەمێت ئەگەر قسێکمان بێ فەرموو بیکە منیش دوا پرسیارم ئەبێت یان هەر بمجی کای منەوەیە کە کرێکاران خۆیان وە پشتیوانی خۆیان وە یەکگرتو یەکبوونی خۆیان وە پشتیوانی کردن لە قسەکەران لە نوێنەرەکانی توانێت ئەم فشارانەیەکان لە بەرامبەر خۆیان بوەسێنن توانن ئەم فشارانەکەم کەنەوە وەکردنی کرێکارانیش کۆتایی پێبێنن. ئەمە پرسیاری ئەوە بکەم کە هەم بەهۆی کەیسی پێشووتری ئەوەی کەیسی گرین عێراق وەم ئێستاش یاسای ئێستاش پێم وابێت بەشی ئەوە ئەتوانێت بەرگری لە کرێکاران بکە کە ئاسان لەسەر کار دەرنەکرێن هەر بەوەی کە ئەچێتە دادگا و سکاڵا تۆمار دەکرێت پێم وابێت پێش ئەوەی کە یاساش بگۆڕێت ئەمی کە لە ئێستاە هەیە بەشی ئەوە دەتوانێت بەرگری لە کرێکاران بکات کە ئاسان لەسەر کار دەرنەکرێت. حتمما ئەم یاسای ئێساش لە کوردستان و لە عێراق بەرکارە مەجالی وایە گە کرێکارێک لەسەر کار دەرەکرێ هەتا 15 ڕۆژ دوای ئەوە گەر فریاد بکەوێ بچێ بەدەم دۆسە یاسایەکەیەوە بەدەم کێشەکەیەوە لە دادگای کارەتوانێت داوای یاسایی تۆمارکە. گوتم ئێمە بۆ ئەم کەیسە و هەر کەیسێکی کرێکاران کە لەسەر کار دەرەکرێن داوا لە کرێکارانەکەین کە لە کاتی خۆیان لە پێشەوەی 15 ڕۆژ کۆتایی پێبێت پەیوەندیکەن بە تیمەکانی تیمی یاسایی دەنگی کرێکار و بۆی بتوانین دۆسیان بۆ بکەینەوە لە دادگای کارداوای یاسایی تۆمارکەین و لەو شوێنانەشی کە بزانین ئیدارە و خاوەنکار و کۆمپانیا ئێشتا بای ئەویان تیاشتۆ کە بتوانن ڕێکەوتنیان لەگەڵا بکەین و کرێکاران بجەڕینەوە بۆ سەرکاروە مل بە خواستەکانی کرێکاران بن ئەتوانین لە ڕێگای دانوستان و ڕێکەوتن لەگەڵ کرێکاران و ئیدارەی کارگە ئێمەش تەرەفێک بین بۆ ئەوەی کە کرێکاران توانین بگەڕێنینەوە بۆ شوێنی کاری خۆیان و لەو شوێنی کە کارگە و خاوەنکاریش ملنادا ڕێگای دادگا و یاسا بەرکاری ئێستا بای ئەوەی تیا هەیە کە بتوانین دادگای کار بگرین و بتوانین لە ڕێگای یاساوە کرێکارمان بگەڕێنینەوە بۆ سەرکار وە لانی کەم حەق و مافەکانی خۆی بەدەست بێنن. شاباز مەحموود لە ستافی بڵاوکراوەی دەنگی کرێکار زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. سپاس زۆر سپاس. ئازیزان بابەتی هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی واتە ئەحواڵ شەخسی عێراق دووبارە پێدەچێت لەم بارێشەوە کێشەی تەکنیکیمان هەبێت لە هەوڵی چارەسەرکردنیداین بەڵام تاوەکو بە دوواداچوون و هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیە پێشەنگ دۆکومنتێکی تازەی بۆ ئامادەکردو سەبارەت بە بڵاوکراوی بۆ پێشەوە لە نەوەتەکاندا دروست لەم ڕۆژەدا 31 ساڵ بەر لە ئێستا واتە لە 21 ئابی 1993 یەکەم ژمارەی بڵاوکراوی بۆ پێشەوە
لە چاپ دەرهات و بۆ سەردەمی خۆی بڵاوکراوەیەکی نوێ دەنگێکی نوێ و زۆر جیاواز بوو. بۆ ئاشنابوونی زیاتر سەبارەت بە بڵاوکراوەی بۆ پێشەوە لە نەوەدەکان و جێگە و ڕێگەی ئەو بڵاوکراوەی لەو سەردەمەدا فەرموون تەماشای پێشان دۆکومنتی پێشان بکەن سەبارەت بە بڵاوکراوەی بۆ پێشەوە و لێدوان و قسە و باسی سەرنووسەری ئەو کاتەی ملدەن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەی ئێمە بڵێنەوە خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی ڕێگە نادەین بڵاوکراوەی بۆ پێشەوەش تیرۆر بکرێت. پێشەنگ دا ئەمە لە مانگی 1993 یەکەم ژمارەی بۆ پێشەوەیە کە مۆڵەتەکەش مۆڵەتی وەزارەتی ڕۆشنبیریی تیا بە ئیمزای شێرکۆ بێکەس وەزیری ڕۆشنبیری بوو. ئەو ژمارەیە بە یەکەم باسی مەراسیمی پێکاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری عراق دەکات لە شارەکانی هەولێر و سلێمانی پێچگەلەوە باسی لە مانگرتنی نزیکەی 2 ملیۆن کرێکار دەکات کە ئەو کاتە لە هیندستان کرا و کۆمەڵی گفتوگوی تایە هەرە و کاتە لەگەڵ ڕابەری حیزب سەبارەت بە پێکاتنی حیزبی کۆمونیستی کرێکاری لەسەر هەلومەرجی کرێکاران لە عراقدا بابەتێکە تایەتی وارە و سەردەما کە بۆ پێشەوە دەرچوو لە سەروبەندی ئەوەدا بوو کە ڕۆژنامەی وڵات داخرا بوو کە هی پەکەکە بوو ئێمە ئیدانەمان کردووە یەکێکە لە بەیاننامەی حیزبی تیا بوو لەسەر ئیدانەکردنی داخستنی ڕۆژنامەی وڵات. هەموو ژمارەکانی بۆ پێشەوە لەو کاتەدا کە دەرچوون مۆری ئەو ڕۆژانەی پێوەیە مۆری ئەو هەلومەرجەی پێوەیە کاتێک کە کرێکاران لە مانگرتندا بوون بۆ پێشەوە لەگەڵ کرێکاران لە مانگرتندا بووە ناڕزایەتی جەماوەری لەسەر شەقام هەبوو بۆ پێشەوەش لە پاڵ ناڕزایەتی شەقام لەسەر شەقام بووە لە هەلومەرجێکداگەر شەڕی ناوخۆیی بوو بێەوە بۆ پێشەوە و کاتە دەنجێک بووە لە دژی بۆ نمونە شەڕی ناوخۆیی جیاوازی شکەشی ئەوەیە کە من کە زۆر گرنگە ئەوەیە کە بۆ پێشەوە یەکێک بوو لە ڕۆژنامە هەرە جەریئەکانی دەورانی خۆی کە توانم بڵم توانی جەراعەت بدا بە خەڵک ئەو ڕەخنانەی کە بۆ پێشەوە و کاتە لە ژمارەکانی خۆیدا دەیگرت خەڵک ویان تێدەگەی کە دەیانوە ما توندڕەویە ئەوە زیاد لە پێویستە ڕەخنە لە دین ڕەخنە لە دیموکراسی ڕەخنە لە کوشتنی ژنان ڕەخنە لە بێمافی مناڵان ڕەخنە لە نائەمنی ڕەخنە لە شەڕی ناوخۆ ڕەخنە لە هەموو مەسایلێک ڕەخنە لە دابوونەریکی کۆنەپەرستانە و دواکەوتوانە ئەوانە هەموو ژمارەیەکی بۆ پێشەوە دەتوانم بڵێم ژمارەیەکی گرنگ بوو کەم ژمارە هەبوو لەو کاتێک کە دەرچوە گرنگترین مەسایلەکانی ئەو بڕگەی تێدا عکس نەبوو بێتەوە بۆ نمونە منبەری هەڵسوراوان گۆشەیەکی بۆ پێشەوە بوو کە هەمیشە لەگەڵ هەڵسوراوان و ڕابەرانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەکو کرێکاران و ژنان و لاوان و بزوتنەوەی ناڕزایەتی لە شەقامدا گفتوگۆی دەکرد کەم ژمارە هەبوو یادی هاوڕێیانی تیانە بێ کە لە پێناو ئازادی سۆسیالیزمدا گیانیان بەخت کردووە کەم ژمارە هەبوو لەسەر گرنگی کاری ڕێکخرا و ڕێکخراوبوونی کرێکاران ڕێکخراوبوونی چکین توێشە زەحمەت کێشەکان قسەی نەکرد بێت لە هەندێک لە ژمارەکاندا جێگەی ئەوەشمان کردبووە کە ئەدەب و هونەریش بدێ بە بەشێک لە ژمارەکانی بۆ پێشەوە ینی بۆ پێشەوە دەتوانم بڵم کە هەتا تاکە دەنجێک بووکەوە کاتە بەرگری لە مەسلەی ئازادی سیاسی و هەتا هەموو ئەو بۆنانێک کە حیزبی کۆمونیستی کرێکاری لە بەگەڵ پێکاتنی خۆی هێنایەنی و کۆمەڵگەی کوردستانەوە بۆ پێشەوە هەموو ئەوانەی نیشان دەداوە نەریتێکی نوێی داهێنا کە بەڕاستی دەتوانم بڵێم جەراعەت بەخشین بوو بە هەموو قەڵەم بەدەستێک بە هەموو ڕۆژنامە نووسێک بە هەموو ژنێک بە هەموو کرێکارێک بە هەموو ڕابەرێکی کرێکاری سەیری لاپەڕە بە لاپەڕەی بۆ پێشەوە بکە دەبینێت کە هەر کامێک لە هەر لاپەڕەیەکی بۆ پێشەوەدا دنیایەک لە هەواڵی کرێکاری دنیایەک لە وتار و ریپۆرتاژ لەسەر هەلومەرجی کرێکاران و ناوەندەکانی کار لە هەموو ئەوانە تیایی بوو بۆ نمونە سەردەمە مەسەلەی ئابڵۆقی ئابووری لەسەر عێراق و کوردستان هەبوو مەسەلەی شەڕی ناوخۆیی هەبوو ئەوانە بەشێک لە بابەتە سەرەکیەکانی بۆ پێشەوەیان پێک دەهێنا
مەسلەی گرنگی بەرپاکردنی ریفراندۆم مەسلە وەستانەوە بەدژی ڕژێمی بەعس و سیاسەتەکانی هەموو ئەمانە گۆشە بە گۆشەی ئەو سیاسەتانە بوون کە لە پاڵیدا بەجیا لەوانە ڕێگە چارەکانی حزبی کۆمونستی کرێکاریشی دەخستە ڕوو بابەتەکانی زۆر بوون ڕۆژ بە ڕۆژ بۆ پێشەوە بەرەو پێش دەچوو بەڵام لە ساڵی 95دا وتارێکی هاورە ڕێبوار ئەحمەد لە پەیوەند بە مەسلەی ژنانەوە لە ژێر ناوی ئیسلامیەکان پەیامی کۆیلایەتی و اقتصادی ژنان ڕادەگەیەنن ئەوە یەکێک بوو لەوانە کە دەنگدانەوەیەکی یەکجار گەورەی بەدوای خۆی داهێنا تا ئەو ڕادەیەی کە بووە مایەی وەڕێخستنی بەرامبەرچیەکی کۆمەڵایەتی لە مابینی حزبی کۆمونستی کرێکاری دەسەڵاتی سیاسی و بەتابەتی لە بەرامبەر کۆنەپەرستی ئیسلامی و ئیسلامیەکانی کوردستان و تەنانەتەوە بە زۆرێک کاریگەریدانا کە حکوومەتی ئەو کاتەی هەرێم بۆ ڕازیکردنی دڵی مەلاکان وەزارەتی ڕۆشنبیریان بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوەیدا بەڵام بڕیاری ڕاگررتنی بۆ پێشەوە ئەو کاتە کارێکی ئەوەندە ئاسان نەبوو هەر بۆیە لەگەڵ ئەوەی کە بڕیاری ئەوەیاندا لەلایەکەوە حزب کەوتە بەرامبەرچیەکی گەورەی کۆمەڵایەتی و لەلایەکی کەشەوە کاردانەوەیشی یەکجار گەورە بەڕووی داخستنی بۆ پێشەوە ڕوویدا ئەنەوەی کەبیرم بێ هیچ کارێک لە بەشەکانی کۆمەڵگەی کوردستان لە کرێکارانی خەستەخانەکان لە کرێکارانی کارگەکان لە ڕۆژنامەنووسان لە ئازادی خوازە تا دەکاتە دادوەران کەوتنە بەرگریکردن لە بۆ پێشەوە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە تێکۆشان بیرما و کاتە دەیان پارێزەری خۆبەخش بوونە بەرگریکەر لە بۆ پێشەوە و سەرنجام هەرە ئەو گوشارانەش بوو سەرنجام لەگەڵەوەدا کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو ئەو گوشارانە گوشارێکی یەکجار گەورە بوون ینی لە مەسەلەی میدیایی چۆ بۆ دەرەوە تقریباً بوو دوو بەرەی دیاریکرا و لە بەرامبەر یەکدا بوون بەرەیەکیان کە بەرەی حزبی کۆمونستی کرێکاری بوو لەلایەکەوە کە هێزێکی یەکجار بەرین لە کرێکاران و زەحمەتکێشان و ڕۆژنامەنووسان و کەسایەتی سیاسی و نووسەر و دادوەران لە پشتی بوون ئەمە لایەنێکی بوو کە زۆر زۆر مهم بوو بەڕاستی توانی بۆ سەرنجام دیکە وە لایەنیشکەی بۆ پێشەوە نەوەستا ئێمە هەرە و کاتە بیرمان لەوە کردەوە کە تا و کاتەی بۆ پێشەوە بە جۆرە ڕسمیەکەی دەکرێتەوە ڕێگەی ئەومان کردەبێت هەواڵنامەی کرێکاریمان دەرکرد ئەمە بۆ نمونامەیەکێکە لەو ژمارانە کە خۆمان لە چاپخانەی کە ئەمان کرد بۆ ئەو کاتە بوو کە بۆ پێشەوە ڕاگیرا بوو بەڵام بە هەمان تەسمیمی کە دیارە بە هەوڵی هیممەتی کەسانێک کە لەگەڵ ئەم حیزب و ئەم بزودنەوەی ئێمە نزیک بوون و ئومێدیان بە حیزبی ئێمە و جوڵانەوەکەمان بوو هاوکاریان کردینەوەمە لە مەطبعە دەرنەچوە لە مەطبعەیەکی تایبەتی دەرچووە کە خەڵک بۆی کردی و بەجیا لەوانە هەواڵنامەی بۆ پێشەوەمان دەرکرد بەجیا لەوەی کە مەسەلە سیاسیەکانی ئەو سەردەمەی دەگوێزایەوە و هاوکاتیش هەموو ئەو کاردانەوەی بەڕووی داخستنی بۆ پێشەوەدا یا ئەو بەیان نامە ناڕەزایەتیانەی کە بۆ ئازادکردنی بۆ پێشەوە لە ئارادا بوو لە هەواڵنامەی بۆ پێشەوەدا بڵاو دەکرانەوە دەتوانم بڵین بۆ یەک لەحزە بۆ پێشەوە لەگەڵ ئەوەدا کە بە شێوەی ڕسمی لە چاپخانەوەستا بەڵام ئێمە نەمانێژ بیکەین هەتا بر لە یەکێک ماشێتەکانی یەکێک لە هەواڵنامی بۆ پێشەوە بۆ ڕێگە نادەین بڵاوکرەوەی بۆ پێشەوەش تیرۆر بکرێت بەڕاستی ئەو کاتەکە مەسەلەی تیرۆری ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەستێکی دوورودرێژ بوو تیرۆری ڕۆژنامەنووسان و سەرکوتکردنیانە بوو بۆ پێشەوە یەکێک لە مەیدانەکانی کە بە بچوونی من وەستانەوە بوو بەڕووی ئەم هەموو تیرۆرە کە هەبوو کارە من هەر مەسەلەی تیرۆری سیاسی ناڵم تەتە مەسەلەی تیرۆری ژنانێکێک بوو لەو شتانەی کە ئەو کاتە ئێمە هاتین وتمان دەبێ کوشتنی ژنان لەژێر هەر بیانویەکدا بێ مەحکومە و ئیدانەمان کرد ئەو کاتە زۆر کەس پێیان دەوتین کە ئەمانە خەریکن دیفاع لە بەرەڵایی دەکەن بەڵام کاری ئێمە وای کردواتر خۆیان هەر ئەو کەناڵانەی ویان بێ ئێمە دەکو دواتر خۆیان لە مینبەری تەلەڤیزیۆنەکانیانەوە و لە ڕادیۆکانیانە و لە ڕۆژنامەکانیان ناچار ملدەن بە واقعیەتە و هەمان ئەو دروشمەی ئێمە بڵێنەوە یا مەسەلەی دروشمی ئازادی بێ قەید و شەرتی سیاسی مەسەلەی عەدالەتی کۆمەڵایەتی یعنی بە جۆرێک وای لێ هات بوو هەم حیزبەکە و هەم بۆ پێشەوە وای کرد بوو کە کۆمەڵێک وشە دەربڕین هەبوون کە دەهاتنە پێشەوە خەڵک دەیوت ئەوە هی کۆمونستەکانە ئەوە هی کۆمونیزمی پێکاریە ئەوە هی مەنسەب حکمەتە بەو جۆرەیانی دەتوانم بڵم کە بۆ پێشەوە یەکجار نەخشێکی یەکجار زۆری بوو تەنانەت هەر ئەو کاتەش کە بۆ پێشەوە کە داخرا لە 2000 کە دوای ئەوەی لە حیزبی ئێمە دەدرێت و بۆ پێشەوەش لە مەیداندا نامێنێ بە جۆرەکەی خۆی کە قەدەغە دەکرێ تەنانەت کۆمەڵێک لە نووسەر و ڕۆشنبیر دەستیان بۆ دەرکردنی بڵاوکراوەی کە بە ئامانجی ئەوەی کە جێگەی بۆ پێشەوە بە جۆرێک بگرنەوە هەتا هاوڵاتی یەکێک بوو لەو نمونانەکە بخۆم لە بەشێک لەو بەڕێزانی کە ئەو کاتە لە هاوڵاتی شیان دەکرێتیان ئێمە بۆی ڕسمان بر بۆ هاوڵاتی بۆەوەی هەوڵێک بێ لە ڕاستەی کارەکانی پێشووتری بۆ پێشەوە
ئەم دەتوانم بڵم کە بەڕاستی بۆ پێشەوە لە نێو میدیای کوردیدا هێندە جێگایەکی بەرزی هەیە هەموو ئەوانەی لەو سەردەمەدا لە کۆتایینەوەتەکان تا ساڵی 2000 لە کۆمەڵگەی کوردستاندا بوون میدیای بۆ پێشەوەیان بینیوە یا بۆ پێشەوەیان بینیوە لە سلێمانی و لە هەولێر تا دەگات دهۆک و زاخۆ بۆ پێشەوە لە کتێبخانەکان هەبوو و لە شوێنەکان هەبوو تەنانەت لە هەموو قەزا و تەنانەت لە گوندەکانیشدا هەبوو من نابێ بیرمام چێکە دەیان و سەدان کە سپانسۆری بۆ پێشەوە بوون مانگانە کۆمەکیان پێ دەکرد لە دەیان شوێنەوە خەڵک هەبووە تەنانەت لە سەردەمی ئابلۆقی ئابووری کە هەلومەرجێکی زۆر سەخت بۆ خەڵک ژیان و گوزەرانی بێ ئەندازە سەخت بوو کەسی خەڵک حاضر بوو پارەی کیلۆ برنجە کا کیلۆیەک برنج بدا بەوەی کە بۆ پێشەوە دەرچێت ئەنی بۆ پێشەوەی هێندە بڵاوکراوەیەکی خۆشەویست بوو هێندە بڵاوکراوەیەکی جێگەمتمانە بوو زۆربەی زۆری هەواڵە کرێکاریەکان هەواڵە جەماوەریەکان هەواڵی تیرۆری ژنان هەواڵی کندوتیژی ژنان و ئەوانە لەلایەن خودی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ژنانەوە بۆ پێشەوە دەگەیت ینی بەمانای کە ئێمە دەتوانم بڵێم کە خەڵکی ئەکسەریەتی زۆربەی زۆری خەڵکی کرێکار و زەحمەتکێش و خەڵکی ئازادی خواز و پێشەوەخواز بۆ پێشەوەیان بەو مینبەرە دەزانی کە دەتوانن لێەوە قسەی خۆیان بکەن دەتوانن لێەوە دەنگی ناڕزایەتی خۆیان بەرزکەنەوە و دەیانویست لەو ڕێگەیەوە تەنانەت بزانن کام ڕێگەیە بگرنەبەر لە بەرامبەر شەڕ چی بکەن لە بەرامبەر بێمافی چی بکەن لە بەرامبەر ئابلۆقی ئابووری چی بکەن لە بەرامبەر سیستەمی سەرژنان چ بکەن لە بەرامبەر بێمافی مناڵان چە هەنگاوێک بگرنەبەر ڕێکخراوبوون چ معنایەکی هەیە هەموو ئەوانە کارێک بوون کە لە بۆ پێشەوە هەیە و هێشتاش بانگوازی هەر کەسێک دەکەم کە دەیەوێت بزانێت کە دەور و نەخشی بۆ پێشەوە چۆن بووە دەتوانێت سەردانی کتێبخانەی گشتی دێمانی بکەوە سەیری ژمارەکانی بۆ پێشەوە بکە یا ئەوانی کە بۆ پێشەوەیان لا دەست دەکەوێت دەتوان بیبێن یا ئەوانی کە بیرەوەریان لەگەڵ هەیە دەتوانن هەموو ئەوانە نیشانی بدا نەک لە زمانی خۆمانەوە بەڵکە لە زمانی خەڵکیی کەوەکە و سەردەما کە بۆ پێشەوەی یا دەرچووە بێن باسی بۆ پێشەوە بکەن و کاتە تێدەگەین کە بۆ پێشەوە چ دەورێکی گرنگی هەبووە لە نێو میدیای کوردی لە کۆمەڵگەی کوردستاندا ئەو هەموو ڕەخنانەی لە بزوتنەوەی کوردایەتی و لە ئیسلامی سیاسی دەگرت بەتابەتی لە بزوتنەوەی کوردایەتی هەلومەرجێک بوو کە تازە بزوتنەوەی کوردایەتی بەرەسەڵات گەیشت بوو خەڵکێکی زۆر یەکجار خۆشبەوە بوون بە کوردایەتی کەچی ئێمە لەو سەردەمەدا پێمان وتن بە خەڵکی کوردستانمانوت نا ئێوە نابێ ئومێد بەوانە ببەستن ئەوەی کە ئێمە لە سەرەتای نەوەتەکاندا بە خەڵکی کوردستانمانوت بە کۆمەڵگەمانوت تازە بە تازە دوای 30 ساڵ هێشتا تازە خەریکن بەو شتانە دەگەن کە ئێمە ڕۆژە وتومان خەڵکی یەکجار مهم بوو بەتابەتی خەڵک یەکجار خۆش باوەڕ بوون بە کوردایەتی وتیانەوە دەسەڵاتی خۆمانە وتیانە مزارە ئەوانەی کە خەریکن دەسەڵات دەبەنە دەستەوە وتیانەوانە کوردن وتیانەوانە دەسەڵاتی خۆوڵاتیە وتیانە و زوڵ مشتەی کە پێشتر بە ئەسلەی کردوین بە هاتنی ئەمانە کۆتایی پێدێت بەڵام ئێمە هەر ئەو وەختە ڕەخنەمان لێگرت و هێشتا ڕۆژ بە ڕۆژ ئەو بۆ چوونانەی ئێمە و ئەو ڕاگەیاندانەی ئێمە و هەموو ئەو شتانێک کە بۆ پێشەوە هەرە و کاتە وتی ڕاهبەرانی و حیزبەوتیان حقیقەتەکەیان دەرکەوت ئێستا دوای 30 ساڵ دەبینین کە هەموو خەڵکی کوردستان لە هەموو کوچە و کۆڵانێک لە هەموو شەقام و جادێک لە هەموو کارگە و گەڕێکێک لە هەموو دێ و کوێرە دێک تەن دەگات خەڵک دەنگی ناڕزایەتی بەرز بێتەوە ئەوەی کە ئێستا ئەو ناڕزایەتی بەرز بێتەوە ئێمە لە سەرەتای نەوەتەکان وتمە بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی بینیتان دۆکومنتێکی کورتی ئەم جارەی پێشەن دۆک بوو سەبارەت بە بڵاوکراوەی بۆ پێشەوە لە ساڵانی هینەوەتەکاندا وەک ئاماژەم پێدا 21 ئابی 1993 یەکەم ژمارەی بۆ پێشەوە دەرچوو بوو. ئازیزان هیوادارین بەسەر کێشە تەکنیکەکاندا زاڵبوو بێتین و بتوانین چاوپێکەوتنی ئەمڕۆمان سەبارەت بە هەمواری یاسایباری کەسێتی لەگەڵ عەمار شەریفدا ئەنجام بدەین. عەمار شەریف لە ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق لە بەغداوە لەگەڵمانە ئەگەرچی عەمار زمانی دایکی کوردی نییە بەڵام بە کوردێکی زۆر باش دەتوانێت لەگەڵمانە بدوێت و ئەم شەو بەشدارە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا. ئێوارت باش عەمار شەریف و سپاس کە لەگەڵمانیت. سەرچاو هاوڕێ بنار باشن. ئەمەوێت سەبارەت بە ئەو پرۆژە یاسایی کە ئێستا پەرلەمانی عێراق قسەی لەسەر دەکا و خوێندنەوەی یەکەمی بۆ کراواتە باری کەسێتی ئەوی پێوترێ ئەحواڵی شخصی ئەگەر بێت و ئەم هەموارە جێبەجێ بکرێت ئەمە چی شتێک لە خۆ دەگرێت واتە بەکردەوە چی شتێک دەگەیەنێت چی ئاڵوگۆڕێک دروست دەکات؟
ئەم پرۆژە یاسای باری کەسیەتی کە دراوەتە پەرلەمان مناقشەی یەکەمی با بڵێن قڕای خوێندنەوەی یەکەمی کراوە مەسائلانێکی ئەساسی ئەکەوێتە بەرخەتەر وەکو مافی ژنان مافی منداڵان مافی بەگشتی مافی خەڵک لە عێراق ئەم مەسەلێ طبعا با بڵێم ئێستا ئەم پرۆژەی هەموارکردنی یاسای باری کەسیەتی ئەوێ تعدیلکردنی قانونی یاسای 1970 ساڵی 1959 بعملی ئەیانوێ ئەولا ببن و قانونێکی تر بخەرنە جێگەیان مادە سەرەکیەکان کە ڕەبتی بە حقوقی ژنان و حقوقی مناڵان لا ببرێن و تعدیل بکرێن بە شێوەیەک کە بگونجێ لەگەڵ عەقیدەی و مەسائلی شەرعی ئیسلامی سیاسی و بەتایبەت بە شیعیەکەی ئەم مەسائلانە کە خەتەرن زۆر مەسەلەی یاسایی کردنی زەواجی مناڵ تەمەنی 9 ساڵان مەسەلەی دووهەم مەسەلەی زەواجکردن لە دەرەوەی دادگا ئەبێتە یاسایی بێبێ ئەوەی یعنی هەر کەسێکی بەناوی مەلایەکی شیعیان هەر مەلایەکە بنیشەتوانێ عقدی زەواجی مەلا بیکا بۆ ژن و پیا و ئەبێتە قانونی ئەگەر دوایی بڕۆنە دادگایەک ئەبێ دادگا قبولی ئەو نوعە عقدە بکە بەبێ هیچ هینێک ئەبێتە شتێکی ڕسمی و قانونی هەر لەبەرەوەی کردوێتی لە دەرەوەی یعنی دەوری دادگا و دەوری قانون لا ئەبێت ئەبێتە مەسەلەیەک بەدەستی پیاوە دینیەکان ئەم مەسەلەیە کە با بڵێن لەوانەیەکێ بڵێ خۆ ئەمە باشە خەڵکەتوانیە بریار با لەسەر زەواجی خۆی ژن و پیا و بەعارزی خۆیان بریار بدەن لەسەر مەسەلەی زەواج و دوای محکەمە ئەوێ قبولی کا باشە بەڵام ئەمە مشکلەکەی کۆمەلگایەک وەکو عێراق کە ژن دەرەجەی دووە دوایی بۆ مەسەلەی ماف مەسەلەی ئیسباتکردنی حەقی زەواجی خۆی ئەتوانێت خۆ پیا و ئینکار بکالەوەیەوە کە ئەو زەواجە کراوە و ئەتوانێت خۆی لەژێر مەسەلەی حەق و حقوقی هێن لەژێر باری حقوقی ژن خۆی دەرکات ئەمە مشکلێ لەباری میرات لەباری مەسائلی حقوقی حەضانە لەباری مەسائلی هەر حقێک کە ڕەبتی بە مەسەلەی تەلاق یان بە هەر مەسەلەیەکی کە لە دواتریان جا موضوعی مەسەلەی مناڵ ئەوە پێشێکردنە بۆ حەقی و کەرامەتی مناڵە ئەمە یەکەم محاولە نییە هەر لە بدایەت لە دوای 2003 لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکا و دامەزرانی مەجلیسی حکوم هەر لە کاتی مەجلیسی حکوم پرۆژەیەکی ئاواهیان مەطرح کردووە بەڵام کەوتۆتە بەرامبەر ئەعترازی زۆربەی خەڵکی عێراق و ناڕەزایەتیەکی زۆر بەرفراوان بوو کە ناچار بوون بکشێنەوە لەو پرۆژەی دواتر لە 2017 هەر پرۆژەیەکی تریان تەرخ کردووە هەر بەو شێوەیە هەر بۆ مانایە ناوی قانونی ئەحوالی شخصی جعفەری قانون جعفەری ئەوش کەوتۆتە بەر ناڕەزایەتێکی حرەکەیەکی ناڕەزایی زۆر گەورە لەلایەن ژنان و پێشکەوتن خوازان لە عێراق و ناچار بوون هەر دیسان بکشێنەوە و سەحبیکە دوای ئەوە لە 2019 یان با بڵێن عەفوەن 2021 پرۆژەیەکی تریان مەطرح کردووە بۆ تعدیلکردنی ئەو قانونە ئەمجارە چوونە سەر مادەیەکی کە ناوی بە ڕقم بەعدەدی 57 مادەی 57 ئەو مادەیە لە قانونی 188 قانونی یان یاسای باری کەسیەتی ویسیان ئەوە بگۆڕن تعدیلی کە ئەو مادەیە 57 ڕەبتی بە حەقی حەزانەی ژن هەر قانونی 188 کە تا ئێستا ئەوە کاری لەسەرکرێت ئەوە زەمانەتی حەقی حەزانەی مناڵ لەلایەن ژنەوە لە کاتی تەلاق لە کاتی جیابوونەوە ئۆتۆماتیکی ژن حەقی حەزانەتی مناڵان حتا تەمەنی 15 ئینجا مناڵ
ئەگەر باوک داوای کردووە ئەمناڵ ئەو کاتە لە مەحکەمە ئەدرێتە اختیار بە مناڵەوە لە 15 ساڵی ئەدرێتە اختیار بە مناڵەوە لەگەڵ چیاویەوە گژێ حەزانە ئەدرێ بەیان بە باوکیان بەدایک پێش ئەوە هەر ئۆتۆماتیکی حەزانە حقیژنە ئێستا لەم قانونە لەم پرۆژەی تازە تەرەخیان کردووە ئەڵێن تا تەمەنی 7 ساڵ دەکاتی جیابوونەوە تا تەمەنی 7 ساڵ ئەتوانێت ژن ئەگەر زەواجی نەکردبوو بێت زەواجی تازە دوای جیابوونەوە ئەتوانێت تا 7 ساڵ تەمەنی مناڵەکە 7 ساڵ لە لای بێت یعنی حقی حەزانە تا تەمەنی مناڵەکە 7 ساڵ دوای 7 ساڵ ئەچێتە لای باوک ئۆتۆماتیکی بە پێ ئەو پرۆژەی تعدیلەکەیە ئەگەر زەواجی نەکردبوو بێ ئەگەر زەواجی کردبوو بێ ئەگەر مناڵەکە تەمەنی 1 ساڵش بێت 2 ساڵ بێت 3 ساڵ بێ ئۆتۆماتیکیان ئەڕوا بۆ لای باوک ئەوش جێنبەیەکی زۆر خەتەرە لایەن خۆی معلومە لە ڕووی نەفسی و لە ڕووی علمی و لە ڕووی ئینەوە لە هەموو دنیا کە مناڵ زیاتر پەیوەندە و پەیوەستە بە ڕعایەتی دایک بۆیە ئەو قانونانە حقی حەزانە دایان بە دایک و تەنانەت قانونی 188 ئەو حقی پەسەند کردو ئەمانە ئەیانەوەی هەموو ئەمانە لابن لە کاتێکە ئەو پرۆژەیە ئەڵێ ناڵێ ئەگەر پیاو زەواجی کردووە چێ بێت هەر حقی خۆیەتی هێنا يعني ئەو شەرتە فقط لەسەر ژندانراوە ئەگەر زەواج بکرێ حقی حەزانەت نەمێنێ کە حتا 7 ساڵ دوای 7 ساڵ زەواجی کردو بێ زەواجی نەکردو بێ سەر و 7 ساڵ ئەڕوا بۆ لای باوک ئەم مەسائلە ئەسڵیەکان بێجگە لە مەسائلی تر زۆر بەڵام ئەمانە کە مەسائلی زۆر ربطی بە حق و کەرامەتی ئینسان و حقی مناڵ و هەم لەباری حەزانەت هەم لەباری مەسەلەی زەواجی مناڵی کچ لە تەمەنی 9 ساڵان کە هەموو دنیا ئەزانێ ئەوە نوعێک لە نوعێک خۆی پێدۆفیلیە یعنی تحرشی جنسی بە مناڵانە ئەمە معنای هەیە لە هەموو دنیا معنایەکی قانونی معنایەکی اجتماعی معنایەکی ثقافی کە ئەمە تحرشە ئەم قانونێ ئەیەوێ رعایەتی پێدۆفیلەکان ئەوانەی مەیلی تحرشی جنسی بە مناڵیان هەیە ئەیەوێ بە قانونی بکات هەرم هۆکارانن کە ئێوە لە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقەوە زۆر بەتوندی بەرامبەر بەم هەمواری یاسایە ئەحوال شەخصی وەستاونەتەوە بەڵێ هەر لەبەر ئەوە ئێمە لە بەرامبەر ئەوە بەتوندی ئەوەستینەوە و بەردەوامە بین لەپاڵ هەموو ئەو ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوی دفاع لە مناڵان و هەموو ئەو کەسانەی پێشکەوتن خواز و ئەنمانی و ناڕازی و هەم زۆربەی خەڵکی عێراق ناڕازیە بەم پرۆژەیە ئێمە لەبەرەوەی ئەمە مافی و کەرامەتی مناڵ و حمایەی یعنی پاراستنی جەستەیی مناڵ پێشێلەکە لەبەرەوەی ئێمە بەرامبەرەوە وەستینە ئەو مافی ژن حقی ژن حقی دایکایەتی لی ئەسێنێتەوە ئەگەر بکرێت ئەمەش مەسەلەیەکی تر هەیە ئەمە جیاکردنەوەی ئەم پرۆژە قانونەیە ئەوێت مجتەمعی کۆمەلگای عێراق جیا کاتەوە لەسەر ئەساسی مەسەلەی مەذهب و مەسەلەی تایفەگەریە کە ئەمە جەنبەیەکی زۆر خەتەرە عێراقش تەجروبەی کۆمەلگای عێراق تەجروبەی زۆر تاڵی هەیە لەگەڵ مەسەلەی بەهۆی نەشاط و فعالیەتی ئەو هێزانە هێزە ئیسلامیەکان بە سنی و شیعی و هینا مجتەمعی عێراقی لە ساڵی 2006 و 7 هەموو لەبیرە چۆن خستۆتەنەوە بۆ ماوەی خوێنەوە بەهۆی شەڕی تایفی و هەمانوێ ئێستا ئەیانوێ لەم قانونە مجتەمع دیسان لە ئاستێکی قانونی و شەرعی و ڕسمی جیاکەنەوە و بیکەنەوە بەرامبەر یەک و لەسەر ئەساسی تایفەگەری تعریفی مجتەمع و حق و حقوقی بکات تاو ئاستەی کە لە کۆمەڵگەی عێراقدا بڵاو بۆتەوە سەبارەت بەم پرۆژە یاسا و ئەم هەموارکردنەوەیە چی جۆرە پێشوازیەکی لێکراوە خەڵکی تەئیدیەکە پێشوازی لێەکە یاخود ناڕەزایەتی لە بەرامبەری زیاترە باش شتێک بڵێم ئەم جارە خۆیان ئەم پرۆژەیە مەطرح کراوە نەک لەلایەن حزبیان لەلایەن کوتلەیەکی
كامل يعني كتلة إطار الشيعي طبعا أحزاب الشيعية كان كتلة كان هي لنا برلمان وكو تحالفيك ناوي إطاري شيعي بناوي إطاري شيعي وكو تحالف يعني بناوي حزبك لوانا مطرح نكرا أم جارة مطرح كراوة بناوي يعني للاين كسيكي بناوي انوينري عندهم برلماني مستقل سربخو مطرح كراوة بناوي رائد المالكي بلام ديارة همويان كان خوشو تأييدي يكن لبروي وانا اعتراضيان نكردو لبرامبر او بروجي او احزاب بلام امش وكو تاكتيكك بكاريين امجارة يعني جسي نبضي ردي فعلي مجتمع بزانن شونه وشونية بوي نخريته هين زور نسنا جيرباري مساعدة سياسي وقانوني واجتماعي لرجي كسيك أو مطرح كرا عندهم برلماني كي سر بخوشة فلان بسر خويا لا دي عرب كقانوني كي عوا مذهبية وقانوني كي عواد وكتو كون برستي ولسر أساسي شريعي 1400 صار لمو بيش هنا دام زراوة بالتأكيد أوانة تأييدية كان بلام وكوتم لا ينقويان مطرح نكراوة اشتكي ترايا مجتمع كوملقاي عراق زور نارازية بران برعوة اوش دركوت لرقي اعتراضاتي ناو جادة لرقي اعتراضاتي رخراوة كان جنان لا ينم مدافعو قارزري حقوق منالان لرقي وسائل تواصل اجتماعي وسوشيال ميديا وقانو تنقي دعوة اعتراض كبر دوامه حتى نانت خلقي شيعة نورمال اواني بسر او احزابانا بشيويك يعني بعضين اندامي او احزابانا نارازين لبروي هيج كسيك عقلي هبيه توز لم سردما اجيه قبولنا كاجنكي نوصلان زواجك همو فعلا بنوعي لتحرش وبنوعي ل تعداي جنسي بسر من الله زعني قبولي شيناك او هشتا شيء ابتدائي لشيء ابتدائي هشتا او منال هشتا او ناتواني بريار بدا لسر مسائل اصلي يعني وكو يجني كوتي اتواني اجني كشي نوصالان دق بدايان كوي كان ديد بكابو برلمان تا قانونا ثانوي بيكن بصاحبي عائله ومناض هنا او مناض ابي كسيك بخيو كانك مناض كثر بخيو حتما او قبولني لا خلقنا راضيه برامبري كاوش سيكي باشا بلام هشتا اما حركيك ايوه تنظيم زياتر برامبر او بروجيت شو كان بروجيت زور خطر دو هم مساله كي ترهيه او اقصى اكري لي رولوي وينو لا اعلامو لميديا كاما كراوته برامبر بروجي كتلي سني بروجي كي قانوني عفوي عام يعني عفوي هنا زندانياني سياسي كعواني بيتو متن راقي راون للزندان بشي كان شنتين صار للزندان ببيعوا يتومتي هبيه أنا يعني برامبر عفوك دربكري بقانونيك للاين برلمانوا أو عفو دركا أمانة كوتا جولا أو بروجي أم قانوني عفوي عام برامبر أو أمانة مطرحيان كردو بلين أجر يان مسألة عفوي عام بكشن ولا بروجي قانوني عفوي عام يان برامبر أو أبي أما قبول كان بروجي يا سايباري كسيتي أحزاب الشيعي يعني لاني كم أجر عفوي عام كان بروجي كان كشندين جار ويسيان بيكن ونكرا ل 2004 حتى إستوى يعني برامبري أو جيب كانوا وتمريري كان لنا وبرلمان پێتان وایە ئەم یاسایە ئەمجارە وتت چەند جارێکتر هەوڵدرا وەڵام پێتان وایە ئەمجارە جێکەوێت و بتوانێت
لە پەرلەمان دەنگی پێویست بهێنێت و جێبەجێ بێت ئەم یاسای بچێتە خانووی جێبەجێکردنەوە؟ ئەمە ڕەبتی بە تەوازونی وای، ئەمە ڕەبتی بە حرەکەی اعتراضی خەڵکە. ئەمە حتمما ئەگەر ئەوان بتوانن خەڵک نەتوانێ فشارێکیان بۆ بهێنێ کە بکشێنەوە لەوانەیە طبعا چووکە ئەوە وەکوتم 3-4 جار هەوڵیاندا پرۆژە مەطرح بکەن لە 2004 حتا ئیسا حتمما جددین لەسەر ئەوە و ئەیانوێ جێبەجێ بکەن. هەر 3 جارەکەی پێشوو اعتراضی خەڵک پوچەڵی کردووە ئەو پرۆژەیە. ئێستاش هەر اعتراضی خەڵک و دەرەجەی ئەو اعتراضە و یەکبوونی خەڵک و ڕێکخراوەکان و ئینسانی پێشکەوتن خواز لە عێراق و کوردستان ئەتوانن دیسان پوچەڵی پێ بکەنەوە. ئەمەش وەکوتم ڕەبتی بە دەرەجەی اعتراض و ئامادەیی و ئستعدادی خەڵکی ناڕازی و ڕێکخراوەکانیان و هەموو لایەنە پێشکەوتن خوازەکان ئەگەر توانویان خۆیان یەک ریزکەن بەرامبەر ئەو پرۆژەیە ئەتوانن دیسان پوچەڵی پێ بکەنەوە. ئەگەرنا حتمما هینە ئەتوانن چووکەوان لە پەرلەمان هینە. من ئەوێ شارە بە یەک شتێ بکەم، ئەوان کە ئەو پرۆژەیان هێناوە خۆیان نوێنەری لە 5 خەڵک ناکەن. ئەحزابی پەرلەمان، ئەحزابی ناو پەرلەمان ئێستا بە حکومەت و بەوانەی هەمویان حکومەتیان ئەوانەی پەرلەمان چونکە محاسەسەیە، هەمویان بەشی وەزاری و هینیان هەیە. ئەمان وەکوتم بە هەمویانەوە بە ئەحزابی شیعی، بە ئەحزابی سنی، بە ئەحزابی کوردی لە 120 نسبەی دەنگدەرانیان نهێناوە لە ئەنتخاباتیان کرد. بەشێک گەورە لە ئەحزابی شیعی کە تەیاری سەدری 73 کورسی پەرلەمانی هەبوو هاتوۆتە دەرەوە بەشەکەی دیسان تەوزیع کراوە بینی ئەوانەی ماون. ئەگەر بڵێن پرۆژە ئەسڵیەکە هی ئەحزابی شیعی لەلایە ئەحزابی سنی، ئەحزابی کوردی نوێنەری ئەمانەی ئەتاری شیعی نوێنەری چەند لە خەڵکە ئەگەر حسابی کەین بە هەموویەوە لە 120 73 لێ دەرچووە. ئەمانەی ئەحزابی کورد و ئەحزابی سنی و ئەحزابی کوردی پرۆژەی ئەسڵی خۆیان نییە، ئەو یاسایە پرۆژە یاسایە. ئێتر ئەمانە نوێنەری چەندن لە خەڵک، نوێنەری لە 105 لەسەر 30 لە 100 چەند. بەڵێ بۆیە ئەمە محاولەیەکە، بەڵام ئەگەر ئەو خەڵکە زۆرە کە ئەمان نوێنەریان ناکات ئەم پرۆژەی خۆیان نییە، ئەگەر یەکریزی خۆیان منسەجم نەکەن و یەک دەنگ نەبن و ناڕزایەتێکی گەورە زۆریان نەبێ و فشارێکی فعلی بەهێزیان نەبێ، لەوانەیە سەر بگرێ ئەو پرۆژەیە. بەڵام من ئومێدم هەیە کە ئەم حرەکەی ئەم جارە حرەکەیەکی هەتا ئێستا حرەکەیەکی باشە، بەڵام زیاتر هەیەوێ کارێکی زیاترێوێ دەنگ بەرتریەوێ یەکریزی خۆیان زیاتر هینی بکەن ئەو بتوانن بەرامبەر ئەو پرۆژەیە بۆ چۆ بکەن و هەر بۆ کەرامەتی ئینسان، بۆ کەرامەتی ژن، بۆ کەرامەتی مناڵ، بۆ حقوقی خەڵک، بۆ دۆرخستنەوەی مجتەمەعی عێراق لە خەتەرێکی تر لەلایەن جیاکردنەوەی لەسەر ئەساسی مەزهەبی و تایفی و هەمان. ئەگەرچی خۆتان چەند جار تەئکیدتان کردەوە لەوەی کە وەستانەوە بەرەو ڕووی ئەم پرۆژە یاسایە، بەڵام ئەگەر پەیامێکتان مابێ بۆ هەموو ئەوانەی کە لە دڵەوە ناڕەحەتن بە پرۆژە یاسایەکی لەم شێوە و ترسی ئەویان هەیە ئەمە ببێتە یاسایی، پەیامی ئێوە بۆ هەموو ئەمانە چییە؟ من ئەمەوێ یەکشت بڵێم، ئەڵێم خەڵکی ناڕازی بەرامبەر ئەو پرۆژەیە زۆر هەم لە بەشەشی هەم لە کولی عێراق خەڵک زۆر ناڕازیە. بەڵام پەیامەکەم بۆ ئەوان ئەو خەڵکە زۆرۆکە ناڕازیە بەرامبەر ئەو پرۆژەیە و ڕەفزیەکە ئەبێ بێتە دەنگ، ئەبێ پێوەست بێ بۆ حرەکەیە بەرامبەر ئەو پرۆژەیە، نەک بەس لە ناو خۆی لە ناو دڵی خۆی لە ناو ماڵ و لە ناو ئەمانە، ئەبێ بێتە پێوەست بێ بەو حرەکەیە، پێوەست بێ بەو حرەکە ناڕازیە
حتا بتوانن نەتیجەیەک بەدەست بێنن و ئەو بتوانن ئەوە بشکێنن و پۆچەڵیکەن. عەمار شەریف ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. ئازیزان هەرۆک ئاماژەم پێدا عەمار شەریف لە بەغداوەکە لەگەڵمانە بوو زمانی دایکی عەرەبیە نەک کوردی بەڵام خۆشبەختانە کوردیەکی باش دەتوانێت قسە بکات و توانیمان ئەم شەو ئەم چاوپێکەوتنەی لەگەڵدا ئەنجام بدەین. هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.